دەست پێکیش بە فستیڤاڵی دهۆک بۆ فیلم دەست پێکەم کە یەکێکە لە فستیڤاڵە هەرە تایبەتە گرنگەکان کە تایبەتە بە بواری سینەما و فیلم و ساڵانە چەندین فیلمساز و دەرهێنەر و ئەکتەران لە نێو فستیڤاڵەکەدا بوونیان هەیە و یەکێک لەو فستیڤاڵە هەرە تایبەتانی کە توانیوێتی بەشێکی زۆر لە سینەماکاران و هونەرمەندان کۆبکاتەوە. ام وەکو ژوریا شورت فیلما بژیم کورتا فیلما دا 12 فیلمین کوردینە 12 فیلمین بیانینە بن 24 فیلم یت پیش برکێنە الفیستیڤاڵا دووکە ئەم ساڵە دا حتی نوکە مەشەشین کوردی دیتن شەشین بیانی مەدیتن ئەفشەوە ئەمێ شەشی دیت بیانی بینن سڵی شەشی کوردی بینن هەر 12 هەندی دمایی گەتن بجا حتی بریا سابینه دانی جور به جورن یعنی هر بابتک تشتکی وگه تایبت فیلمت کردی تزان کرد پتر بحثا تراژدی خواهد کن بحثا او مثلا روزانه جواگی داد شد بن پتر سر هنده هاد نچکی نفهم دیم ها فیلم جبری من کو ام جوری وان فیلم ببینیم فیلمت هاتی نه فیلتر کردن سلکشن الفیستیواله جبری ما اوان فیلم ورد کن بو خلات داویه اب 12 فیلمی تنه پیش برکی گره بود کن دیارە چالاکیەکانی فستیڤاڵی دهۆک بۆ فیلم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەردەوامیان هەبوو تێدا فیلمسازانی 34 وڵات توانیان کە بەشداری لە نێو ئەم چالاکی و فستیڤاڵە گەورەیە بکەن و هەروە 116 فیلم کە لە نێویانە 50 فیلمی کوردیە توانرا کە بەشدار بێت لە نێو فستیڤاڵەکە و هەروەها نمایش بکرێت گفتوگۆکەم لەسەر تەواوی فستیڤاڵەکە و لەسەر تەواوی چالاکیەکان و نمایشکردنی فیلمەکان و تەواوی ئەو بابەتە گرنگانی کە لە نێو چەند ڕۆژی ڕابردووە لە نێو فستیڤاڵەکە بە ئەنجام گەێنرا لەگەڵ زۆر بەڕێز ئەمیری غوڵامی کە بەڕێزیان دەرهێنەر و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ منن سلااوت لێبێم کاتت باش بێ زۆر سپاس بۆ بەڕێزت پێم خۆشە سەرەتا پرسیار لەبارەی فستیڤاڵەکەەوە بکەم وەکو بەشداربێک وەکو هونەرمەند و دەرهێنەرێک فستیڤاڵەکە ئەم ساڵ چۆنە بینن؟ بەڕاستی فستیواڵی دهۆک یەکێک لە فستیواڵە مەزنە کوردیەکانە یعنی یەکێک نییە مەزنترین فستیواڵی کوردیە من چەند ساڵێک لە فستیواڵە نەبووم نازانم ساڵانی ڕابردوو چۆنە 2016 2018 لێرا بووم تەسەورەکەم تۆزێک هەژاری بە فستیواڵەکەەوە ئەبیندرێت بەڵام لە بابەتی فیلمەکان و ئەمانەوە ناهەد بەرەو پێشە چێوە سەرکەوتووە بەشداریکردنی 34 وڵات لە نێو فستیڤاڵی دهۆکا بۆ فیلم
بۆ ئەم ساڵ تا چەند گرنگ بوو ئەو لێک نزیک بوونەوەیە لە نێوان بەشێکی زۆر لە سینەماکارانی جیهان و بە تایبەتیەوانی لە نێو فستیڤالەکە بەشدارن بۆ ئێوە وەکو بۆ بەڕێستان وەکو دەرهێنەر؟ لە ڕاستیە فستیڤال هەرچەند پەیوەندیەکان دروست دەکات بەڵام زیاتر بۆ نەتەوەوە بۆ ئەو وڵاتە گرنگیەکی زۆری هەیە بە تایبەت ئەوەی کە هەرچەندێک لە وڵاتانێکی زۆرتر بێن بۆ ئێرە بۆ سەنعەتی و بۆ پیشەی توریسم لە دوهاتووە بۆ کوردستان زۆر مەزن و زۆر گرنگە هەر بۆیە هاتنی 32 وڵات بۆ فستیڤاڵی دۆک مانای ئەمەی هەیە ئەبێ لە ساڵی 2024 چاوەڕوانی و میێوانداری میێوانانێکی زۆر لە دنیا بکەین و لەو 32 وڵاتە چونەمانە تەبلیغ دەکەن فستیڤاڵ لایانی توریسمیە وڵات زۆر ئەباتە پێش ئەمە جیایە لەوەی کە ئەتوانێت سەنعەتی سینەما وەک پیشەیەکیش لێرانە خزمەتی پێ بکات و بەرەو پێشچوونێک بات. بەڕێستان وەکو یەکێک لە دەرهێنەرە هەرە دیارەکان و خاوەنی چەندین فیلم و کتێب و زۆر لە بابەتە هەرە گرنگەکانن فستیڤالەکە چۆن ئەبینن بۆ کارکردن لە ئایندەیە لە بواری فیلم و سینەمای کوردیە؟ لە ڕاستیە من لە مێژە ئەماڵێن من ئەڵم پلانمان نییە بۆ سینەمای کوردی لە بواری حکوومەتەوە ئەماڵ حکوومەتی کوردستان پلانی بۆ سینەما نییە ئەم فستیڤاڵەش تەسەورەکەم بەس وەکو ئەمەیە بڵێ با فستیڤاڵێکی سینەمامان بێ ئەناکە ئەوایە بۆ هەمی شارێکی کوردستان فستیڤاڵێکمان وایە ئەوایە بۆ هەموو لێ چۆن فستیڤاڵە ئەڵێم ئەگەر تۆ پارەیەکی تیاسە دەبکەی دوو قاتەی هێنیەوە بە هاتنی توریسم بۆ شارەکە بۆ هاتنی توریسم بۆ وڵاتەکە جیان لەویش سەنعەتی سینەما ئەبەیتە پێشەوە جیان ئەو پەیوەندیەکانی نێونەتەوەیی بۆ خۆی دروست دەکەین جیان ئەو دەنگی کورد دەبێتە ئوروپا و ئامریکا وڵاتانی دیگە و دراوسێ من تەسەورەکەم جیان لە فستیڤاڵی دەوە ئەبێ بۆ هەموو بازاڕەکانی کوردستان ئەبێ فستیڤاڵ بێ شارێکی وەک وێنیز لە 20 زانە فستیڤاڵی هەیە بەقەد دۆکە بێت بەقەد دۆکو شارەکانی گەوروبەرە بێت فستیڤاڵێکی وەکو چۆ بڵێم تاران نزیک بە 15-20 زانە فستیڤاڵی هەیە تۆزێک ئەڵم غەدرە لەم کوردستانە کە بە 3 دانە پارێزگا 4 دانە پارێزگا و 1 دانە فستیڤاڵی هەیە ئەمانەوێت سینەمای کوردی پێش بکەین ئەمانەوێت دەنگی کوردی ڕەسەنتەکەی لە تەواوی جیهانە من پێم وابێت ئەم فستیڤاڵە کەمە هەرچەند زۆر مەزنە بەڵام کەمە بۆ کوردستان. لە 1916 فیلمی نمایشکراو لە نێو فستیڤاڵەکەیە 50 لەو فیلمانە کوردی بوون بەڕێستان وەکو دەرهێنەر وەکو بینەرێک چۆن ئەڕوان ئەم هەنگاوە کە ئێمە هەمیشە ڕەخنە لەواگرین کە فیلمی کوردی کەمە بەڵام 50 فیلم لە نێو فستیڤاڵەکە بە زمانی کوردی و بە زاراوە جیاوازەکان نمایشکراون. من یەکشت بڵم کورد خێرنەوەی لەسەر سینەمای نەتەوەکانی جیهان نەبووە بزانێ وەزعی ئەوان چۆنە ئینجا بێ هەڵسەنگاندن بۆ خۆی بکە من لە ماوەی 2-3 مانگ لەوە پێش دانیشتنێکم بوو لەگەڵ هەفەیڤینێکم بوو لەگەڵ یەکە لە تەلەڤیزیۆنەکانی ئۆزبەکستان و لەوێنە باسێک لەسەرەوە کرا کە وڵاتی ئۆزبەکستان 8 ساڵە یەک فیلمی بەرهەم نێناوە وڵاتە کشوەرە هەموو شتێکی هەیە بەڵام کوردستانی باشوور جیا لە 3 پارچەکەی دیکە تەنیا فیدراڵێکە و توانیوێتی ئەم هەموو بەرهەمەی بێت ئەمە جیا لە پارێزگاکانی کەیە پس لە بواری زۆرینەی فیلم کەمیمان نییە لە سینەمای کوردی بەس لە بواری کوالیتی و کێشەمان هەیە سینەمای کوردی ئێستاش نەگەیشتوێتەوە ئاستەی کە لە بواری کوالیتیەوە بتوانێت ڕکابەریەک لەگەڵ سینەمای جیهانیەکان بکات هۆکاریشی ئەمەیە کە تەنیا خەریکین بۆ خۆمان فیلم دروستکەین و لەو دایرەی لوکاڵە ناتوینەتە دەرەوە ئەبێت من دیسان ئەگەڕێمەوە بۆەوە ئەبێ پلانمان ببێت بەبێ پلان تەنها فیلم بەرهەم هێنان ناتوانێت سینەمای کوردی بە قووەت کات شاید دەرهێنەرێک بباتە ئاسی جیهانی بەڵام ئەو سینەمای لەگەڵ خۆی ناباتە سەری باشە بەڕێستان وەکو یەکێک لە دەرهێنەرە هەرە دیارەکان و بەشداربووینەوە فستیڤاڵەکە ئەرکتان چی ئەبێت لەم بابەتەی کە ئاماژەتان پێکرد ئایا ئەرکە قورسەکە لەسەر دەرهێنەران نییە؟ ئەرکە قورسەکە لەسەر هەمووی
ئەوە یەکە لە بواری سینەمای شەکە وەک ڕخنەگەر وەک نووسەر وەک دەرهێنەر وەک تەواوی ستافەکان یەکێ لە گەورەترین کێشەکان ئەمەیە سینەماکاری کوردیەک ناناسێ ئێمە ماڵی سینەمای کوردیمان نییە ئەمە یەکەم پلانەکە من باسێکمان بێ ماڵی سینەمای کوردیدا دروست بکەین و لە ناو ماڵی سینەمای کوردی ئەزمونونەکان بۆ بەرەی دوای خۆشمان خۆزینەوە بە کتێبێ بە وتار بێت بە کۆڕ و کۆبوونەوە هایەکمان بێ سمینارمان بێ لەسەر سینەمای کوردی خەسارەکان لە سینەمای کوردی باس بکەین ناکرێ هەموو ساڵێک ملیۆن دلار لە فیلمە سەرف بکرێت هەمووی شکست و شکست ئەی لە چوە ئەبێ جارێک بە خۆمان نابێنەوە من تەسەورەکەم یەک جار بۆ هەمیشە بین کۆڕ و کۆبوونەوەکانێک زۆر بکەین گۆڤارمان ببێ سوشیال میدیا ببێتە خزمەت نە سوشیال میدیای هەر کەس لە ماڵی خۆی ڕخنە بنووسێت سوشیال میدیایەکە بکرێتە دەست مامۆستایان و ڕخنەگران کە بە تایبەت بنووسن وە کێشەکان یەکلا بکرێتەوە کە ئیتر ئەم ئێمە هەموو ساڵێک لەسەر ئەزمموی شکستەکان ئەزمموی شکستی کەمانە من تەسەورەکەم ئەبێ کۆبوونەوە بێت و ئیتر بەستە ساڵی یەکجار لە دۆهۆک یا لە فستیواڵی سلێمانی کۆبینەوە یا لە فستیواڵ ئەبێ سمینار بکەین ئەبێ فیلم عەرزە بکرێت ئەبێ ڕخنەی لەسەر بکرێت کە ئیتر نەکەوینە ناو تکراری ئەم ئەزممونە شکستانەی کاهمان بێگومان هەمیشە فستیڤالەکان یەکێک لە ئامانجەکانیان ئەوەیە کە بەشێکی زۆر لە سینەماکارانە گەرباس لە فستیڤاڵی بڵین دووهۆکەم بۆ فیلم ئامانجی ئەوەیە خو بڵێم یەکێک لە ئامانجە سەرەکیەکان ئەوەیە کە بەشێک لە سینەماکارانی کورد لە کوردستانی گەورە و هەروە بەشێک لەوانەی کە لە چاراوگان بتوانن کە لە نێو ئەم فستیڤالە گەورانە بەشدار بن و بە هەماهەنگی کار بکرێت لە ئایندا و سوود لە ئەزمموی یەکتری وەربگیرێت ئێوە بەڕێستان وەکو دەرهەنەرێکی ڕۆژهەڵاتی خۆشەویست تا چەند توانی وتانە کە هەماهەنگی دروستکان لەگەڵ بەشێکی تر لە ئەکتەران لە نووسەران لە دەرهێنەرانی تر بۆ ئەوی کە بتوانن ئەم هەنگاوانی بەڕێز ئاماژەتان پێکرد بتوانن لە ئایندەیەکی نزیکە کاری تیا بکەن بۆ سینەمای کوردی من کێشەکەمێ بڵم من لەگەڵ ئەم وشەی ڕۆژهەڵات و باکوور و باشوورش کێشەم هەیە من کوردستان لە دڵما کوردستانی گەورە دروست بوو و بۆ من جیاوازی بینی سلەیمانی بۆکان و سنە و ئەمانە نییە و ئەو پەیوەندیەشم بە ڕۆژانە لەگەڵ ئەکتەر و ستافی باشوورە هەبووە و ئەمە وەکو خۆم ئەم باساکەم بەڵام یەکێک تەسەورەکەم لەم ساڵە ڕابردووانەدا ئێمە زۆر پێشکەوتنمان بووە پەیوەندیەکان تەواو سەداسەد دروست بووە و سینەما لە ناوچەگەری خەریکە دێتە دەرێ ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە بەس کەمە ئێمە ئەبێت لە کوردستان بچینە دەرێ من ئەمە سەدان جار کتومە ئەبێ فێر لابیگەری لە سینەمای لۆبیگەری لە سینەمای جیهانیە بکەین ئەبێ پشتی یەکتر بگرین ئەبێت قلاب بگرین دەستی یەکتر بگرین و سینەمای کوردی هەمومان بە یەکەوە بیبینە ئاستی جیهانی دەستێک بە تەنیا ناتوانێت دەنگی بێت چەپڵە ناتوانێت لێبدا ئێمە هەمومان بە یەکەوە جوانی من تەسەورەکەم حەچەن ئەو ڕۆشتم باشووری کوردستان ماڵی باوانە و تەنیا قبلەیە کە ئێستا توانین بڵێن لە سێ پارچەکەی کە وەکو ئەو خۆشەویستیە وەکو ئەو ماڵی باوانە چاوی لەکەن و هیوادارم هەمیشە گەشاوە بێت تەسەورەکەم لە دە ساڵی ڕابردووە پەیوەندیەکان زۆر بەهێز و بەقووەتر بووە و ئەتوانین بەرەو پێشتریشی ببین بەس فقط ئەمەیە کە منەڵم تا کۆبوونەوە نەکرێت تا بەیەکەوە قسە نەکەین نازانین چۆن ئەتوانین ئەزمونونەکانی یەکمان بۆ یەکتر بژێڕینەوە تا نەکەوینە نێو هەڵەوە بەڵام دیسان خۆشحاڵم و خۆشببینیشم کە لەم چەند ساڵە ئەو شتێک کە ئێوە باسیەکەن ئەو سنوورانە تەنیا سینەمایە ئەتوانێت بیسڕێتەوە و ئەو پەیوەندیانە چڕترکەن بێگومان فستیڤالەکە نێودەوڵەتیە و فیلمسازانی 34 وڵاتی بیانی بەشدارن ئەمە تا چەند دەرفەتێکە بۆ فیلمسازانی بەشداربوونی و فستیڤالەکە تاوەکو بتوانن کۆنتاکتێکی باشتر دروستکەن بۆ ئەوەی کە ئەو خەونەی بەڕێستان و خەونەی کە هەزارانی تر لە فیلمسازانی کورتایانە و بەشێکی زۆر لە فیلمە کوردیەکان بچێتە دەرەوە بەشدار بێت لە نێو خەڵاتە جیهانیەکانەوە بتوانێت کێبڕکێ بکە و ڕکابەری بکات ئەمە تا چەند دەرفەتێکە بۆی کە ئێوە بتوانن لە ڕێگەی فستیڤالەکەم کۆنتاکتانە دروست بکەن بە دڵنیایی و ئەم 34 وڵاتە ئەگەر هەر کەسیش نادێت 34 کەسی هاتووە
مەلانی کەمەڵە ئەمە بێتە هۆی ئەوەی کە فیلمە کوردیەکان ببینن و لە فستیواڵەکانە فیلمی کوردی جیاکەنەوە لە فیلمی عێراقی ئێرانی تورکی و سووری هەر ئەمە بۆ ئێمە هەنگاوێکی گەورە ئەمە یەکەم هەنگاوە چون ئێمە سەردەمێک کە سینەمای نەتەوەییمان گرێدراوە بە سینەمای ئەو وڵاتانەی کە باسم کرد دەوڵەتە ناوەندیەکان هەر بۆیە یەکەم هەنگاو ئەوەیە کە تیپیکاڵی سینەمای کوردی بەهۆی ئەم فستیواڵەوە ئەتوانێت بە هێندێک لە کەسەکان بناسرێت و ئەوانیش ئەتوانن بەخێندنەوەی ئەو تیپیکاڵەوە بە بینینی کوردستان بۆ ئێمە جۆرێکی کە سەیری فیلمەکانی ئێمە بکەن ئەمە یەک دوو هەمەوەی کە بەهاتنی ئەوان و پەیوەندیگردن و ئەو کۆنتاکتەی کە لێرا دروستە بێت تێبگەن کە سینەماکاری کورد و خەڵکی کوردستان بەعام خەڵکێکی دواکەوتونین و پێشکەوتون و قسەیان بۆ کوتن هەیە و جیهانێکی خیاڵینیان هەیە ئەیانەوە بێنە بەر کامێرا و لە جیهانە عەرزەی بکەن ئیتر نام ئەوە بڵم بە چاویلکەی ڕۆژ ئاوایی و بە چاویلکەی دەوڵەتە ناوەندیەکان ئیتر سەیری کورد ناکەین ئێمە چیرۆکی کوردی ئەژێڕینەوە و چاوەڕێ ئەوەکەین لە جیهانیشە ئەوانیش هەر بەو چاویلکەیە سەیری کوردستان بکەن تەسەور ئەەکەم و دڵنیاشم و بووشە لەم چەند ساڵە هۆکاریشی فستیواڵە کوردیەکان وەمانەیە کە ڕوانینی ڕۆژاوا سەبارەت بە کوردستان و سەبارەت بە جیهان و جیهانە خیاڵینی فیلمسازە کوردیەکان زۆر گۆڕاوە و ئەمە خزمەتێکی گەورەیە بە سینەمای کوردی. سپاس بۆ بەڕێز ئەمیری غوڵامی دەرهێنەر کە ڕاستەوخۆ لە دهۆکی ڕەنگینەوە لەگەڵمان بوویت.